پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام چۆن ئەم دەشەوەی زیندوو دەکردەوە، چی ئەکرد؟ دایکی ئیمانداران عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت بۆمان دەیگێڕێتەوە و دەفەرمێت كان رسول الله صلى الله عليه وسلم يجتهد في العشر الأواخر ما لا يجتهد في غيره. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام لە دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان همەت بەرز دەبوو، بە شێوازێک عیبادەتی دەکرد، بە شێوازێک خۆی ماندوو دەکرد، جیاواز بوو لە هەموو شەوەکانی تر. لەو دەشەوەدا خۆی زۆر ماندوو دەکرد پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام بە زیکر، بە تاعەت و عیبادەت و هەروەها بە قورئان خوێندن، بە نزا و پاڕانەوە. بۆیە هەر دایکی ئیمانداران عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت دەیگێڕێتەوە و دەفەرمێت ئیذا دەخەلە العەشر، کە دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان بەهاتایە شەدە میئزەرەه وأحيا ليله وأيقظ أهله. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان بەهاتایە پشتی لێ دەبەست و نێزگی خێزانەکانی ناکەوت، و هەروەها ئەو شەوەی هەموو زیندوو دەکردەوە، و هەروەها ماڵەوەی هەڵەسان. دەدەی برای بەڕێزم، دەبا ئێمەش وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام ئەو شەوانە زیندوو کەینەوە بە زیکری خوا، بە دوعا، بە نزا و پاڕانەوە، بە قورئان خوێندن. ئاوها زیندوویکەوە